زانکۆی دیالە زانکۆیەکی حکومیە لە باقوبەیە لە ساڵی 1990 دامەزراوە. ئیتر پرۆگرامەکانی بەکەلۆریۆس و ماستەر و دکتۆراشمان هەیە هەروەکو زانکۆکانی کوردستان. بەشەکانمان باوڵێن کۆلێژی جیاوازمان هەیە، کۆلێژی مدسنمان هەیە، ئنجینیرینگمان هەیە، ڕاگەیاندن، تەربیەی بنەڕەتی، ئیتر کۆلێژەکان تریش هەر هەیە. کورد دەتوانێت لەوێ؟ بەڵێ ئێستا بەپێی ئەو ڕێککەوتنە کە کراوە لە نێوان حکوومەتی کوردستان و حکوومەتی عێراق، ئێستا تەڵەبەی کوردستان ئەتوانن بە ئاسایی هەم ئەندەرگراجوەت بەکەلۆریۆس ماستەر PhD بتوانن لە زانکۆکانی حکوومەتی عێراق بخوێنن. هەمان شەهادە وەرەگرن کە یعنی تەلەبەیەکی ئاسایی لای خۆمان چۆن شادەیەک وەرەگرێ هەر هەمان شادەش ئەدرێ بە تەلەبەکانی کوردستان. هەڵانی پێشووتری خوێندکاری کورد وەردەگیرایە خودنا. زۆر کەم با بڵێن بەپێی نفوس بووە، مەسەڵەن تەلەبەی با بڵێن کەرکووک بووە، خانەقین بووە، بڵێ ئەیتوانی بە ئاسانی بخوێنێت، بەس تەلەبەکانی با بڵێن ئەوانەی نیشتەجێبوونی کوردستانن نەخێر ئەو دەرفەتەیان نەبوو، هەر هەمان ئەو مەرجانە کە با بڵێن داواکراوە لە تەلەبەی سەر بە حکوومەتی عێراق، هەمان ئەو مەرجانەش داواکراوە لە تەلەبەی کوردستان کە کۆنمرەیان چەندێک بێ کام زانکۆ وەریانە ئەگرێ ببوورە و هەر بە هەمان سیستم کە ئەپلای ئەکرێت، یعنی هەمووی یەک شتە، یعنی هیچ فەرقی نییە، هەمان شت ئەکرێ بۆ تەلەبەی کوردستان.